الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوایە چاوەکانمان لە حرام بپارێزە، خوایە لە هەر سەیرێکی حرام کردومانە لێمان ببوورە، خوایە ئافرەتانمان داپۆشرا و پۆشتە بکە، خوایە حیا و حرمت لە ناوماندا زیاد بکە، خوایە ئەو ئافرەتانەی لە زانکۆ و پەیمانگاکان دەخوێنن خوایە بیان پارێزە، خوایە لە خراپە دووریان خەرەوە، خوایە لە داوی شەیتانەکان مەحفوظیان بکە. آمین آمین والحمد لله رب العالمين. رب العالمين لقرآن أفرمي: قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم. أفرمي بڵێ بە ئیمانداران با چاوەکانی خۆیان بپارێزن و هەروەها فەرجیان بپارێزن، ئەمە ئیماندارانی نێر. ئەفەرمێ: وقل للمؤمنات يغضضن من أبصارهن. هەروەها بڵێ بەو ئیماندارانەی کە ئافرەتن با ئەوانیش چاوەکانی خۆیان بپارێزن. جا بزانە گەنجی بەڕێز، رسول الله صلى الله عليه وسلم أفرمي: ما تركت بعدي فتنة أضر على الرجال من النساء. أفرمي لدواي خوم هیچ فتنەیەکم بەجێ نەهێشتووە، هیچ مصیبەتێکم بەجێ نەهێشتووە کە زۆر زۆر زەرەری زیاتر بێ لەوەی کە ئافرەت زەرەر لەم ئومەتە ئەدا. یەکەمین فتنەی بەنو ئیسرائیل کە دەستی پێکرد لە ئافرەتانەوە بوو. جا کوفریش چاک بە مەیزانیوە وەکو ئالەت و وەسیلەیەک بەکاریهێنێ. زۆر کات ئافرەتان ئەکاتە داوێکی گەورە و ئەیان کاتە کاڵایەکی بازرگانی و فکڕین و فرۆشتنیان پێوە ئەکا. بزانە خوشکارمان ئەبێ زۆر وریابن کافر بازرگانیان بەسەراوە نەکات. دیقەت بدە لەم ڕۆژەدا کە زەمانێکە بە حساب مافی ئافرەتی تێدا نەوعەممە ڕەچاو کراوە یان نەک ڕەچاو کراوە، بڵێم بەدەم زۆر وتراوە، چونکە بەکردەوە هیچی نەسەلمێنراوە، تەنانەت ئەوەش ئیدعایەکە درۆیەک لە حەیاتە تۆمارەکە. جا بزانە ئەلەم زەمەنەدا هەموو بەهایەکیان بۆ ئافرەت بریتە لەوەی ڕسمی ئافرەتێک بەسەر تەنەکەی ڕۆنێکەوە بێ، ڕسمی ئافرەتێک جەریدەیەکی پێ بفرۆشرێ زیاتر، ڕسمی ئافرەتێک سابوونێکی پێ بفرۆشرێ، ڕسمی ئافرەتێک بزانە تەلەڤیزیۆنێکی پێ بڕازێنرێتەوە، لە کلیپێکی گۆرانیە ڕسمی ئافرەتێک وەها بکرێ کە خەڵک زیاتر سەیریکە و زیاتر بفرۆشرێ. اینجا بزانە شەیطانیش ئافرەتی کردووە بە داوێک کە خەڵکی دیندار بەهۆیەوە بفەوتێنێ. تەنانەت قوتووی بۆ یاخیش وەهای لێ هاتووە ڕسمی ئافرەتێکی نیوە ڕوت و نیوە پۆشتە بەسەریەوە دائەنرێ، کەوابوو ئەو هەموو قسەی کە ئەکرێ سەبارەت بە مافی ئافرەت و تا کۆتایی تەنها جۆرێکە لە بازرگانی کە بەسەر ئافرەتەوە ئەکرێ. خوشکانمان ئەبێ زۆر وریابن، ئەبێ خۆیان نەکەنە ئەو کاڵایی کەوا کوفر ئیسفادەیان لێ بکە و بیان کڕێ و بیان فرۆشێ، بازرگانیان بەسەرەوە بکە. ئەبێ زۆر وریایانە تەعامولکە، بزانێت کە ئەم کاڵایەکی ئەوەندە نزم نییە، بەڵکو ئەم کەسێکە بە پۆشتەی جوان خۆی جوانتر ئەکا، چەند خۆی بڕازێنێتەوە، چەند جوانتر خۆی بڕازێنێتەوە لە حەیاتە، لە عەیشە زیاتر خۆی پۆشتەکە، ئەوەندە خوا جەل جەلالوهو و قەدری زیاترەکە و نەبێ بەوە قەدری کەم بێتەوە، قەدری زیادەکە. اینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: النظرة سهم مسموم من سهام إبليس. سیرکردن تیرێکی ژەهراوی شەیطانە کە ئەیدا لە دڵی ئینسانە ئیماندارەکان. ئەفەرمێ: فمن غض بصره عن محاسن امرأة أو أمرد لله. لەبەر خاتری خوا ئەگەر کەسێک چاوەکانی خۆی بپارێزێ لە ئافرەتێک یا لە گەنجێکی بێموو، ئەفەرمێ ئەگەر لەبەر خاتری خوا ذاتی خوا تەنها ئەمەی کردبێ، أورث الله قلبه حلاوة العبادة إلى يوم القيامة. خوا جل جلاله شیرینی عیبادەت هەتا ڕۆژی قیامەت لە دڵ و دەرونیا ئەچێنێ، بەڵام تەنها لەبەر خاتری خوا. ئەی گەنج بزانە چاوی خۆت بگرە لەبەر ذاتی ئەڵڵا، سەیری ئافرەتێک مەکە. ئەی گەنجی ئافرەت چاوی خۆت بگرە لەبەر ذاتی خوا، سەیری گەنجێک کوڕێک مەکە.
بەس تەنها لەبەر زاتی خوا بێ لەزەتێک لە دڵ و دەروون تا ئەچەسپێ و ئەڕوێ بابزانی زۆر لە لەزەتی نەزەڕەکەت زیاتر بەڵکو حەلاوەتی ئیمان و دینداری ئەوەندە گەورەیە ئینسان هەتا هەتایە لەگەڵیا ئالوودە ئەبێ و ئاسوودە ئەبێ دەروونێکی ڕەحەتی ئەبێ بزانە ئەم سەهمە چۆن پوشێک خەرمانێکی زۆر گەورە لە پوش یەک دەنگ کەشخارتە ئەیسووتێنێ لەوە ئەچێ یەک نەزەر هەموو ئەعمالەکانی تۆ بسووتێنێ لە قسە و بەسەر هاتێکە هاتووە دیقەت بدە بزان نەزەر چەند خەتەریاتی هەیە ئەفەرمێ لە یەکێک لە مزگەوتەکانی کوفە بانگبێژێک هەبوو بانگبێژێک هەمیشە بانگی ئەدا ئەچوە سەر منارەی مزگەوت بەرزترین شوێن لەوێەوە بانگی محەممەد المستەفای عليه الصلاة والسلام ئەدا بە گوێی خەڵکە ئەفەرمێ ئەم کەسەی کە بەم شێوازە بوو ئەڵێ جارێکیان کاتێک کە بە منارەکە سەر ئەکەوت لە ماڵێکی نەسرانیەوە کچێکی بینی یەک نەزەر ئەڵێ دواتر سەرنجی ڕاکێشە وای لێ هات چووە ئەو ماڵە قسەی لەگەڵ ئافرەتەکە کرد ویستی خوازبێنی بکە باوکەکە ڕازی نەبوو کچەکە پێیوت ئەبێن ببیتە نەسرانی ئینجا بووە نەسرانی و دینیشی فەوتە بەڵام هێشتا ئەم ئافرەتەی نەگواستبووە بزانە خەسیرەت دنیا وەلئاخیرە چۆنە هێشتا ئافرەتەکەی نەگواستبەوە ئەڵێ لە سەربانی ماڵەکە کەوتە خوارەوە کاتێک لە حاڵەتێکە ئەویست لە سەربانی ماڵەکە و بڕوا قسە لەگەڵ ئافرەتەکە بکە ئەڵێ کۆتایی بە حیاتی هاتوومت بووە نەسرانی بەهۆی نەزەڕێکەوە کۆتایی بە حیاتیشی هات لەسەر نەسرانیەت بزانە چەند خەتەرە ئینسانی مسلمان ئەبێ زۆر وریابێ ئەی گەنج زۆر وریابە لەوە ئەچێ هەرچی ئەعمالی ساڵحت کردووە و یەک دەنگ کەشخارتەی بەهۆی نەزەڕێکەوە پێوە بنێ و کۆتایی بە هەموو شتێکت بێنی نەکەی وریا بە چاوەکانت بپارێزە چاوەکان نیعمەتی خوان خوا بە تۆی عەتا کردووە ئەی چۆن لە پێناو خوایە سەرفی ناکەیت و نایپارێزی کاتێک ئینسان نەزەڕەکە یەکێک لەو خراپانەی کە تووشی ئەبێ دڵی تەنگەکە دڵ کەسێکەوە هەمیشە سیر بکە دائیمە دڵێکی نامرتاح تووشی حەسرەت ئەبێ ئیمامی غەزالیە فەرمێ ئەو کەسەی کە نەزەڕەکە لەبەرەوەی نەزەڕ ئەکات و دەستگیری نابێ ئەو ئافرەتەی کە تۆ سەیری ئەەکەی دەستگیرت نابێ یانە ئەو گەنجەی کە ئافرەتێک سەیری ئەکا دەستگیری نابێ تووشی غەم و پەژارەیەکە دڵەکەی مرتاح نامێنێ دەروونێکی ساف و پاک نابێ لێڵی تی ئەکەوێ یانە ئەو کەسانەی کەوا ژندارن لە بەرنامەی دینا وەها هاتووە الجەزاء من جنس العمل هەر کاتێک بزانە تۆ ئەگەر نەزەری زۆرت کرد خوا لەزەتی خێزانی خۆتت لێ ئەسەنێتەوە من دیراسەیەکی وردم کردووە لە زۆر کەسم پرسیار کردووە ئەو کەسانەی کە چاوەکانیان ناپارێزن زۆر لەزەت لە هاوسەرەکانیان ناکەن خۆشی لە هاوسەرەکانیان زۆر نابینن جا بزانە پێویستە تۆ چاوەکەت بپارێزی تاوەکو لەزەتی زیاتر بکەی تەنانەت لەو حەڵاڵەی کە ڕەب العالەمین پێی عەتا کردووی نوری دەم و چاو کەم ئەکاتەوە نەزەر ئەو نورە جوانەی کە ڕەب العالەمین بە تۆی عەتا کردووە لە دەم و چاو تا بەهۆی سوژدەکانتەوە لە دەم و چاو تا کز ئەبێ نامێنێ ئەبێ چاوت بپارێزی زۆر ئاگەر لە چاوت بێ سەری هەموو فیتنەکان چاوە ئەگەر چاو نەپارێزرێ بەرەو زینا ئەڕوا خوا جەل جەلالوه نافەرمێ زینا مەکە ئەفەرمێ وەلا تەقرەبو الزینا نەزەر مەکە لە زینا نزیک مەکە وەرەوە چونکە سەرچاوەکە دەرگاکردنەوە بۆ زینا بریتە لە نەزەر برایانم خوشکانم وریابن اینجا بزانە دیقەت بدە نەزەرت زۆر وەهاش لەلا گەورە نەبێ کە لێی بترسی وا بزانی خوا لێت نابورێ خوا جەل جەلالوه زۆر بەڕەحمە لێت ئەبورێ بەڵام ئەبێت تۆش زۆر مەردانە لە بەرامبەر خوایەکە کە نیعمەتی بینینی بە تۆ داوە چاویشی بە تۆ دا و نیعمەتی بینین چاوت جوانیە بینینیشی لەگەڵا پێ عەتا کردووی دەی بزانە پێویستت بەوەیە تۆ چاوەکەت بپارێزی ئەفەرمێ جارێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڕۆشت فەزلی کوڕی عەباس لە وڵاغەکە لەسەریەوە لە پشتیەوە سەرکەوتبوو ئەفەرمێ ئەلەم کاتە ئافرەتێکی بەنی خەفەعەم کە چاویان زۆر گەورە بوو پەچەکەی خۆی لادا پرسیاری لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەیری کرد فەزل گەنجێکە سەیری ئەم ئافرەتەیەکە زنجی گرت و چاوی وەرگێڕا بەلایەکی ترە فەزل ئاگای لە خۆی نەما جاری دووەم سەیری کردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شێوازە ملی لادا جاری سێهەمیش بە هەمان شێواز بزانە گەنج لەوە ئەچێت تووشی ئەم هەڵەیە بێ ئەمما بزانە پێویستی بەوەیە کە ملی لا بدا پێویستی بەوەیە کە چاوی بگرێ پیاوی بە شەهامەت پیاوێکەوە غیرەتی ببێ پیاوێکەوە بەهای ئینسانێتی خۆی بزانێ زۆر کات چاوەکانی ئەگرێتەوە بزانە مامۆستا سەعیدی نەورەسی
ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ عالمێک لە کوردستانی تورکیا ئەفەرمێ 2 ساڵ لە ماڵێکا بوو ئەو ماڵە چەند کچێکیان هەبوو ئەفەرمێ سەیری یەک دانەیانی نەکرد دواتر یەکێک لە عولەما کاتێک کە خاوەنی ماڵ پێوت بۆ ئەوە یەکێک لە کچەکانی خۆی پێ عەتاکا و بداتێ پێوت وتی با یەکێ لەم کچانە بۆ داوا بکەم عالمەکە پێوت وتی وەڵڵاهی نازانم تا ئێستا نەمبینیون وتی چۆن نەتبینیون تۆ لەم ماڵای چەندێکە لەم ماڵای تۆ وتی صون عزة العلم يمنعني من النظر الحرام پاراستنی عزت و هەیبەتی علم وهام لێ ئەکا چاوەکانم بپارێزم بزانە همەت و مەردایەتی چۆنە موسى عليه السلام کاتێکەوە دوو کچی شوعەیب پێغەمبەر لە پێشیەوە بوون بزانە سافورە لەگەڵ لەیا ئەم دوو ئافرەتە بزانە ئەم بە چ چاوێکی ڕێز و حورمەت و بەهاوە داوا ئەکا لە لەیا کە بێ لە پشتیەوە بڕوا تەمشی على استحیاء ئەو زۆر بە حەیایە ئەمی زۆر بە شەرەفە ئەڵێ وەرە لە پشتی منەوە بڕۆ ئیشارەتم بۆ بدە نەبادا هەوا بدا لە شوێنێکی دەرکەوە ئەم بیبینێ پیاوی بەغیرەت ئاوهایە پیاوێک کەوا پیاوەتی خۆی بزانێ نفسی خۆی بناسێ خوشک و دایک و حیا و حرمەتی بنەماڵی بزانێ چاوەکانی بەو کەیفیەتە ئەپارێزێ یوسف عليه السلام گەنجێکی جوان خوا جەل جەلالوه وەک لە حەدیثە هاتووە نیوەی جوانی دنیای پێ عەتا کردووە ئەوەندە جوان لە ماڵێکە کەس ئاگای لێ نییە ها ئافرەتێک خۆی ڕازانوەتەوە ئافرەتەکەش داوای لێەکە بۆی کارێکی نابەجێ بکە خۆی ئەگرێ خۆی ئەپارێزێ إنه ربي أحسن مثواي رب العالمين گەڕانەوە بۆ لای خوا جەل جەلالوه هەڵەبژێرێ خیانەت لە سەیدەکەی ناکات چونکە کەسێکی بە شەهامەتە اینجا خوشکانی بە حەیا ئەبێ خۆتان بپارێزن لە چاوی بێگانە ئافرەتێک ئەگەر حەیای هەبێ شەرمی هەبێ حورمەتی بنەماڵەی خۆی بگرێ حورمەتی برا و خزم و کەسی بگرێ ئەبێ خۆی بپارێزێ خۆی نەکاتە وەسیلەیەک بۆ خراپبوونی خەڵک جا بزانە ئەگەر خۆت کەیتە وەسیلە بۆ خراپبوونی خەڵک تاوانی ئەو گەنجانش کە تووشی گوناه هەبن لەسەر تۆیە نەکەی کارێکی وا بکەی نەکەی وەها بکەی کە گەنج بە شێوازێک بفەوتێنی وریا بە ئەی خوشکی بەڕێزم بزانە ئافرەتی بە حەیا چۆنە ئافرەتێک لە سەردەمی تابعیەکاندا قژێکی زۆر جوانی هەبوو زۆرینەی ئافرەتانی شار حەزیان نەکرد قژیان وەکو قژی ئەو بێ ئەفەرمێ جارێک دەرگاکەیان کەمێکی لێ کرابەوە ئەمیش قژی دائهێنا کەسێکی بێگانە بینی سەیری قژی ئەکا ئەفەرمێ لە بنا قژی خۆی تاشی وتی من قژێکم ناوێ کە چاوێکی حرامی کەوت بێتە سەر ئەمە شەهامەتە ئەمە غیرەتە ئەمە حەیایەکی گەورەیە لە ئافرەتە کە ئەم حەیایە بەرەو بەهەشتی ئەبا خوشکانی بەڕێزم وها مەزانە تۆ جوانی تۆ بەوە ئەبێ کە جوانیەکانت دەربخەی نەخێر جوانی تۆ بەوە ئەبێ زیاتر خۆت داپۆشی لەوە ئەچی ئافرەت بڵێ یان کوفر شەیطانەکان وهاتان پێ بڵێن کە ئێوە خۆتان کۆتەکەن لە ناو حیجابە بەڵام بە پێچەوانەوە ئەگەر ئافرەتی خۆی ڕوودکاتەوە و ئافرەتە خۆی کۆت کردووە لە ژێر چاوەکانە خۆت کۆتەکەی ناتوانی جوڵەی زۆر بکەی ئەبێ لە ژێر مراقبە و چاوی خەڵکابی پێویستمان ئێوە بەوەیە هەموو لایەکمان حەیا زیاتر بکەین حورمەت زیاتر بکەین بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو چارەسەرێک کە بۆمان دائەنێ ئەفەرمێ جارێک ئافرەتێکی بینی یەکسەر چووە لای خێزانی زەینەب ئەفەرمێەوە ئەمری کرد بە ئەسحاب ئەگەر ئافرەتێکیان بیری و سەرنجی ڕاکێشان ئەبەم شێوازە بکەن ئەمە بۆ کەسێکەوە خێزاندار بێ بۆ کەسێکیشکەوە گەنج بێ گەنج ئازاترە ئەبێ چاوەکانی خۆی بپارێزێ خۆی لە خراپە بپارێزێ نوری ئیمان لە دڵەکەیان نەکوژێنێتەوە بێ وریابێ ئەمڕۆ فەساد زۆرە بۆیە پێویستە هیممەتێکی گەورەکەین ئولفەت بگرین بەوەوە کە خراپە نەکەین چاوەکانمان بپارێزین ئەو چاوانە نوریان هەیە نورەکانیان با نەکوژێتەوە هوشیار بین بزانە هەر کاتێ نوری چاوەکانت کوژایەوە دەم و چاوت ڕەشدا ئەگەڕێ پێویستت بەوەیە زۆر بە گەورەی زۆر بە جوانی خۆت ئامادەکەی داواکاری نەڵێن یا ڕەبی پەروەردگارە ڕەحم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە خوایە چاوەکانمان بپارێزە ئامین ئامین والحەمدولله رب العالمین